إمام بخاري حديث من بو روايتك كبيغمبر عليه الصلاة والسلام فرمويتي سعيد كري جبير أفرميك بيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من هذه الأيام العشر. فقالوا يا رسول الله صلى الله عليه وسلم ولا الجهاد في سبيل الله؟ قال ولا الجهاد في سبيل الله إلا رجل خرج بنفسه وماله فلم يرجع من ذلك بشيء. رواه البخاري. فرموي هیچ ڕۆژان یەک نییە، هیچ ڕۆژێک نییە کە کردەوەی چاکی تیا بکرێت کە ئەو کردەوە چاکانە کە لەو ڕۆژانەیە بکرێت زۆر خۆشەویستە لە لای خوای گەورە و میهرەبان وەکو ئەم دەڕۆژە. هیچ کردەوەیەک نییە لە هیچ ڕۆژێکا بکرێت خۆشەویست بێ لە لای خوای گەورە و میهرەبان وەکو ئەو کردەوەی کە لەم دەڕۆژەیە کرێ. ئەو کردەوە و ئەو عیبادەتە و چاکەی کە لەم دەڕۆژایکەی زۆر خۆشەویستە لە لای خوای گەورە و میهرەبان وەکو لە ڕۆژەکانی تری. وتیان ئەی پێغەمبەری خوا ئەگەر لە ڕۆژەکانی تری کەسێک بچێ بۆ جیهاد، بچێ بۆ غەزا لە پێناوی خوادا بۆی کەلیمەی خوا بەرز بکە لەگەڵ کافرا شەڕ بکە، ئەوەش ئەجری وەکەو کەسە نییە کە لەم دەڕۆژەیە عیبادەتەکە. فەرمووی نەخێر، ئەوش ئەجری وەکەو کەسە نییە کە لەم دەڕۆژەیە عیبادەتەکە ئیلا مەگەر کەسێک دەربچێ بۆ لە پێناوی خوا شەڕ بکە بجەنگێ لەگەڵ کافرانە بە خۆی و ماڵەکەیەوە دەربچێ لەولاوە بە هیچانەوە نەیەتەوە، واتە هەم ماڵەکەی بڕوا هەم خوێنەکەیشی بڕێژێ واتە شەهید بکرێ، مەگەر ئەو کەسە ئەوە ئەجری هەبێت کە عیبادەت بکرێ لەم دەڕۆژەدا. ئەم دەڕۆژە عیبادەتکردن تیایدا زۆر بەڕێزە لە لای خوای گەورە و میهرەبان.